هەر سەبارەت بە ناردنی فڕۆکەی F-16 لەلایەن ئەمریکاوە بۆ گەڕووی هورمز و پارێزگاریکردن لە کەشتیەکانی خۆیان وەکو فەرماندەیەکی پنتاگۆن باس لەوە دەکات بەرپرسێکی پنتاگۆن گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە ئەمانەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت، ناردنی ئەم فڕۆکانی F-16 بۆ گەڕووی هورمز مانای چییە؟ استراتیژیەتی ئەمریکا لە کاتی سەرۆکایەتی کارتەرەوە خۆتان دەزانن کەنداو ناوچەیەکی زیندووە و گرنگە لە ڕووی استراتیژیەوە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و بۆیە هەر کێشەیەک بۆ کەنداو دروست بێت ئەمە کێشەیەکە بۆ ئاسایشی ئەمریکا هەر لە مێژووەوە. ئەمریکا هاوپەیمانیەتی سەربازی لەگەڵ سعودیە و ئیمارات و بامان شێوە لەگەڵ بەحرین ئەنجام داوە کە خۆتان دەزانن لەوێ سەربازگەیەکی گەورەی هەیە و لە کوێتوش بە هەمان شێوە چەندین پێگەی سەربازی هەیە و قەتەریش هاوبەشێکی استراتیژی گەورەی ئەمریکایە و وڵاتانی دیکەش هەر لەو ناوچەیەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان هاوپەیمانی ئەمریکان و زیاتر لە 45 سەربازگە هەر لەوێ هەیە و زیاتر لە 8,000 جوندیش 8,000 سەربازیش لەوێ هەنوو. گرنگی ئەمریکا بۆچی ئێستا ئەم فڕۆکانە دەنێرێت؟ ئایا هەستی بە مەترسی کردووە لە ناوچەکە؟ بەڵێ بێگومان چەندین مەترسیەکی گەورە هەیە لەبارەی ئاسایشی کەنداوە. ئەم مەترسیانش بەردەوام بە تایبەتی لە گەڕووی هورمز خۆتان دەزانن جیهان پێداویستیە لەبارەی نەوتەوە بە تایبەتی هەر لەو ناوچەیەوە دەردێت. بۆیە ئەم کەنداوە و ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی ناوچەیەکی زیندوی استراتیژیە و لە چوارچێوەی بەرژەوەندەکانی ئەمریکایە و هاوپەیمانەکانێتی بە تایبەتی. بۆیە ئەمڕۆ بەرپرسە باڵاکان لەبارەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا هاوپەیمانەتێکی گەورەیان پێکهێناوە و هەر لەوێوە چاڵاکی هەیە و بۆیە فڕۆکەی F-16 لەم ناوچەیەدا ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستنی کەشتیە ئەمریکیەکان و هەروەها سەربازگەی ئەمریکا لە بەحرین. ئەمریکا هەستی بە مەترسی کردووە لەوەی کە بەرژەوەندەکانی لەو ناوچەیە لێ بدرێت، کەواتە ئەمریکا ئەم هەست بە مەترسیکردنەی لە چێ؟ ینی با بڵێن لە چێ دەترسێت؟ بەڵێ ئەمریکا بە شێوەیەکی تایبەت ئێران و استراتیژی ئێران بۆ هەژمونی چەسپاندنی هەژمونی لە کەنداو و بە تایبەتی لە گواستنەوەی نەوت و بازرگانی ئەمانە هەموو بە هەرەشە و مەترسی دەبینێت و خۆتان دەزانن هورمز ناوچەیەکی گرنگە و ئەمە بووەتە هۆی مەترسی بەسەر ئاسایشی ئەمریکا و هەروەها استراتیژیەتی ئەمریکا و دژی سەرەکی ئەم استراتیژیە و هاوپەیمانیەکانی لە کەندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان استراتیژیەتی فراوانخوازی ئێرانە و بە هەمان شێوە موشەکەکان و فڕۆکە بێفڕۆکەوانەکان و هێرشەکان هەموو ئەمانە مەترسین بۆ سەر بەرژەوەندی و استراتیژی و بە هەمان شێوە خۆتان دەزانن ئێران چەندین گروپی جیاوازی هەیە کە هەمویان چەکدارن و لە عێراق بە هەمان شێوە هەن و چلوسەیان و لە عێراق هەن و بۆ نمونە حەزب الله و هەموو ئەو کەتایبەکانی دیکە کەوا لە عێراق لە ناوچەکەدا هەن لە سووریاش بە هەمان شێوە چەندین کەتیبەی جیاواز هەیە. بۆیە ئێستا دژیەکێک هەیە لە نێوان استراتیژیەتی ئەمریکا و استراتیژیەتی ئێران. بۆیە ئێستا ئێران
لە ڕووی وزە و ئاسایشەوە مەترسیە بۆ ئێران زۆر و باشە. مەترسیە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی. باشە دکتۆر، ینی ناردنی ئەم فڕۆکانە بۆ گەروی هورمز پێت وایە کە لێکەوتە یاخود دەنگدانەوەی وڵاتانی لێ دەبێتەوە یاخود لایەن ئاسایی وەریدەگرن ئەمە. ئەم فڕۆکانە بێگومان هاریکاری دەبێت لەگەڵ وڵاتانی ئەو ناوچەیە، لەگەڵ وڵاتانی کەندا و هاریکاری کەندا و لەگەڵ فەڕەنساش چەندی ڕێکەوتن ئەنجامدرا و لەگەڵ ئەمریکاش بە هەمان شێوە پەیوەندیان هەیە و خۆتان دەزان سەربازگەیەکی گەورەی هەیە لە ئیسرائیل و لە ئیماراتیش بە هەمان شێوە سەربازگەیەکی گەورە لە ئیمارات هەیە سەر بە فەڕەنسایە کە ئەوێش دەکرێت بەکار بێنرێت و هەروەها چەندین سەربازگەی دیکە هەیە بۆ نمونە لە سعودیاش. ئێستا ئێمە باس لە هەژمونی ئەمریکا دەکەین کە وەکو پاراستنی ئاسایشی ناوچەکە و هاوپەیمانەکانی دەبینرێت و لەلایەن ئەمریکاشەوە ئەمە پارێزگاری لێ دەکرێت. بۆیە هەر شەیەک ببێت لە ئێرانەوە بێتە سەر ناوچەی کەندا و بێگومان ئەمە دەبێتە هۆی کێشە و بۆ نمونە هێرشکردنە سەر هورمز و یاخود هەر وڵاتێکی کەندا و یاخود پشگیریکردنی ڕێکخراوەکان یاخود ئەو گروپە سەگدارانەی کەوا لە عێراق و سووریا هەن هەموو ئەمانە وەکو مەترسین. بۆ نمونە هەرەشەکان سەر باڵۆزخانەی بەغدا، باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا، هەموو ئەمانە لە ئەگەری هەرەشە و مەترسیان هەیە و بۆی ئەم فڕۆکانە بۆ ئەو ناوچەیە دەنرێت لە پێناو پاراستنی سەقامگیری و پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و ئێران بەو شێوەیە دەخوێندرێتەوە. بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە ئستراتیژیەکان لە عەمانەوە لەگەڵمان بووی. سوپاس دکتۆر، ماندوومان کردیت.